بشار زلال شنو شبكة الدول الإعلامية دكتور بشار بما أن حضرتك تتكلم عن دکتۆر بەشار بۆ پێی باسی دۆخی مەیدانی سەربازی و گۆڕانکاری نێوخۆیەکانی سووریا دەکەیت. ئەمڕۆ هەڵبژاردننی ئەنجومەنە خۆجەیەکان بەڕێوە دەچێت لە ناوچە کوردیەکانی باکووری سووریا. هەڵوێستان لەبارەی ئەو هەڵبژاردنەوە چییە؟ تعال عندي ليش واقف بعيد؟ وەرە بۆچی لەو دوورە وەستاوی لە باکووری سووریا فەرموو بۆ نایەتە ناوەڕاست وەرە حومس. شوف عزيزي، أولا لا يوجد شيء اسمه مناطق كردية في شمال سوريا، هناك شيء اسمه مناطق سورية. سیرکە ئازیزم، یەکەم شتێک نییە بە ناوی ناوچەی کوردی لە باکووری سووریا، شتێک هەیە بە ناوی ناوچەکانی سووریا، شتێکی دیکە هەیە بە ناوی پێکاتەی کوردی لە سووریا. بەردەوام دەبێت خەسڵەت و تایبەتمەندی سووریا پێش هەموو شتێک بخرێت. ئێمە دەڵێن سووریا کوردەکان، ئێمە سووری ئاشووریمان هەن، سووری چەرکەزیمان هەن، بەڵام پێش هەموو شتێکی دیکە ئەمانە سوورین. بۆیە ئێمە هیچ شتێکمان نییە بە ناوی ناوچەی کوردی لە سووریادا، بەڵکو ناوچەی سووریا کە پێکاتەی سووری کوردی لێیە. زۆر جار دەستەواژە زۆر گرنگە، تاوەکو هیچ پەیامێکی هەڵە بۆ ڕای گشتی نەنێرین. ئەمە لە ڕووی شێوەکەیەوە. لە ڕووی ناوەڕۆکەوە هەر کارێکی تاکلایەنە لەلایەن حکوومەتی سووریا ڕەت دەکرێتەوە. بنەمای کارکردن هەیە لە پایتەخت و حکوومەتدا. ئەگەر بیرۆکەت هەیە وەرە لەگەڵ حکوومەتی سووریا پێشنیازی بکە. ئەو کاتە حکوومەتی سووریا هەڵوێستی گونجاو لەو بارەیەوە دەدات. بۆیە هەر کارێکی تاکلایەنە و بەبێ هاواهەنگیکردن لەگەڵ پایتەخت بە هەموو شێوەیە کارێکی ڕەتکراوەیە. هەر لە ساڵی 1970ەوە ئیدارەی خۆجێیی لە دەستوردا هەیە و کارەکە نوێ نییە. ئیدارەی خۆجێیی هەیە، بەڵام سەر بە دەوڵەتە و ئێمە لە سۆماڵ نین. هەر بیرۆکە و پێشنیازێک هەیە پێویستە لە پایتەخت پێشنیاز بکرێت و دواتر ئەنجومەنی گەل و پەرلەمان و دەستگاکانی دەوڵەت هەیە. دەکرێت چ بیرۆکەیەکت هەیە پێشکەشی بکەیت، بەڵام دوایین مەرجەعیەت پایتەختە. سووریا دوکان نییە، سووریا دەوڵەتە. أي اقتراح، أي فكرة يتم طرحها على العاصمة وبعدين في مجلس شعب وفي برلمان وفي